بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. شەوی زەی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بێت. خۆی گەورە دوعا و زیکر و ڕۆژ و عیبادەت و خێر و چاکتان قبول بفەرمێت. ئازیزان، دڵ هیچ سوکنایەکی نییە لە نزیکی خۆی گەورەوە نەبێت. یا ڕەبی بە خەبەرمان بێنە لەم خەوی غەفڵەتە. ئەم بوونەی لەم دنیا هەمانە، ساتێ بەردەوامی نییە بە ئیمدادی تۆ نەبێ یا ڕەب. مناجاتی تۆ پڕە لە سر و نامەی مبارەکی تۆ. ڕوو لە چه دەرگایە بکەم یا ڕەبی، ڕوو لە چه دەرگایەکت بکەم غەیری دەرگانەی کەرەمەت یا عەلی و یا عەظیم. حەقی منەوەیش کاتی خۆم لای کەس نەکەم، چونکە تۆم هەیت. بە سوڵتانی قەهرت، بە گەورەیی ڕەحمەتت، فریای شکست خواردووەکەویت فریامان کەوە. ئەوەندە بەخشندەیت فراوان و بەرینە، لە بچووکی خۆما بەخشندەیەکت نابینم، چونکە من بچووکم. یا ڕەبی کە گەشتمە خزمەتت، ترسم بگۆڕە بە هێوربوونەوە و شادبوون بە لێخۆشبوونت یا ڕەب. یا قەریب و یا مجیب و یا سەمیع، فریامان بکە و هیدایەتمان بدە. هەژارین دەوڵەمەندمان بکە، لاوازین بەهێزمان بکە، خەتابارین لێمان خۆش بە. بەهێزی خۆت بەهێزمان بکە، لە زانستێکە ئەی بەخشیت بەشمان بدە. لەسەر نزیکە ڕێک کە تۆ پێی ڕازیت سابت و دامەزراومان بکە، پیشانمان بدە یا ڕەب. ئەگەر چی ڕێبواریشی کەم بێت بمان خەرە سەرە و ڕێ. لەم دنیایە جوانترین تاعەتی خۆتمان پێ ببەخشە، ڕەزامەندی و بەهەشتی تۆ داوامانە یا ڕەب. دووری لە سزا و دۆسەخت تکامانە ئیلاه العالەمین. یا ڕەبی خوشوع و عاقبەت خێریمان پێ ببەخشە. لە کاتی سوئالی فریشتەکان و یەکەم ساتی بەرزەخا دامەزرا و سابتمان کە لەسەر ئیمانی کامڵ یا ڕەب. ئیمانی کامڵمان پێ بدە، گۆڕەکانمان بۆ بکە بە باخچەی بەهەشت و نورانی بکە یا ڕەب. ئەنیس و ئونسەتمان پێ بدە لەو کاتەیە یا ڕەبی. نامەی ئەعمالمان بەدەستی ڕاست پێ بدرێت، لە ترسی گەورەی مەحشەرە سەلامەت و ئەمینیمان پێ بدە یا ڕەبی. لەسەر پردی سیرات نەخرینە ناو دۆزەخ یا ڕەبی. فرامۆشمان مەکە لە کاتە سەختەکانی حەشر و دوای حەشر و پردی سیراتە یا ڕەب. یا ڕەبی بمان پارێزە، بمان پارێزە، بمان پارێزە. بە کەناری تاریکی گومڕاییە گوزەر نەکەین، بمان پارێزە. لە زەلکاوی بێ ئیمانی نەگلین، بمان پارێزە. بە جۆرێ هیدایەتمان بدە کە چرای دەستمان لێوەرمەگرەرەوە هەتا لە مەحشەر ڕزگارمانەکەی، بمان پارێزە یا ڕەبی. بە ئیمان دەوڵەمەندمان بکە، لاوازیەکانمان مەهێڵە، خەتاگرتووین لێمان خۆش بە. یا نور و یا هادی، یا غەنی و یا قەوی و یا غەفور و یا ڕەحیم. یا ڕەبی پشتگیری تۆمان لێ نەبڕێت. یا ڕەبی هەڵهاتن لە گوناه هەمیشەیی بێ لە لای ئێمە. لایلاکردنەوەمان پێ مەدە بۆ گوناه و تاوان. تەئیدی پشتکردنە گوناهمان پێ ڕەوا ببینە یا ڕەب. لە بەهەشت مەنزیلەی مقەڕەبینمان پێ خەڵات بکە. لە بینین و بە خزمەت گەیشتنی زاتی گەورەت بێبەش و مەحروممان مەکە ئیلاهی. سەلامەتی لە سزای دنیا و قیامەت بکەرە بەشمان یا ڕەب. یا ڕەبی بە ئیماندارانە شەرەفداری ژیانمان بکە و مردنیش بە کەماڵی ئیمانەوە بکەرە خەڵاتی کۆتاییمان. تەوبەکارانە بگەڕینەوە خزمەتت لە ڕۆژی فەزەعی گەورەی مەحشەرە ئەمین و دڵنیامان بکە. لەرزۆکی سەرپردی سیراتمان مەکە و خەڵاتی عەفوت هێزی پەڕینەوەمان بێت و گیرۆدەی ئەو مەترسیە گەورە نەبین ئیلاهی. بەعەفو و حلمی خۆل لە سزای دۆزەخ ڕزگارمان بکە. نەتوانای ڕاکێشانی خێرمان هەیە، نەدوورخستنەوەی خراپە لە خۆمان، ئەگەر تۆ کۆمەکیمان نەکەی یا هادی. کێ توانێ شەڕێک لە ڕەوڕەوەی خۆی لا بدات و بیکات بە خێر غەیری تۆ یا ڕەب. کێ دەست و زاتی جوڵەی لە ڕێترازانی قەدەری تۆی هەیە و کێ توانێ ئاستەنگی ڕێگە بێ یا ڕەب. خێر و چاکە لە دەستی توایە و خراپەش لە ڕێمان لا ئەدەیت. سوپاس بۆ تۆ یا ڕەبی، تەوفیقمان بدە و بێمعنەویاتمان مەکە، ئەگەر نا ئەبینە مردووی بەشی زیند و خۆر. اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي وهواني على المخلوقين، وأنت أرحم الراحمين. أنت رب المستضعفين، وأنت ربي، إلى من تكلني؟
إلى بعيد يتجهمني أم إلى عدو ملكته أمري؟ إن لم يكن علي غضب منك فلا أبالي، ولكن عفوك أوسع لي. أعوذ بنور وجهك الذي أشرقت به الظلمات وصلح عليه أمر الدنيا والآخرة من أن ينزل علي غضبك أو يحل علي سخطك. لك الحمد حتى ترضى، ولا حول ولا قوة لنا إلا بك. آمين يا مجيب السائلين.